ڕۆژی چوارشەممە ئینگلتەرا و هۆڵەندا لە قۆناغی پێش کۆتایی جامی یۆرۆی 2024 یاریەکی بەهێز ئەنجامدەدەن و دووەم هەڵبژاردەی گەیشتوو بە یاری کۆتایی ئاشکرا دەکەن. ئینگلتەرا لە قۆناغی چارەکی کۆتاییدا بە بردنەوە لە سویسرا سەرکەوتنی بۆ قۆناغی پێش کۆتایی مسۆگەر کرد. هۆڵەندیەکانیش دوای بردنەوەیان لە تورکیا گەیشتنە ئەم قۆناغە. هەڵبژاردەی سێ شێرەکە کە ئینگلتەرایە لەم جامی یۆرۆیەدا 5 یاری ئەنجام داوە، 2 بردنەوە و 3 یەکسانبوونی هەیە، 5 گۆڵی تۆمار کردو و 3 گۆڵی لێکراوە. 8 کارتی زەرد بەڕووی یاریزانەکانی بەرز کراونەتەوە. هەڵبژاردەی ئینگلتەرا سەرەڕای ئەوەی پێکاتێکی بەهێزی هەیە، بەڵام لە جامی یۆرۆی ئەمساڵ بەو بەهێزیە دەرنەکەوتووە کە هاندەرانی چاوەڕێیان لێ دەکرد و ترسێکی زۆریان لەوە هەیە کە هەڵبژاردەکەیان ماڵاوایی بکات لەم قۆناغەدا. لە بەرامبەردا هۆڵەندیەکان لە جامی یۆرۆی 2024دا لە کۆی ئەو 5 یاریەی ئەنجامی داوە، 3 بردنەوە و یەکسانبوونێک و شکستێکی هەیە، 9 گۆڵی تۆمار کردووە و 5 گۆڵیشی لێکراوە. کۆدی گاکپۆ ئەستێرەی یەکەمی هەڵبژاردەی هۆڵەندایە لەم پاڵەوانێتیەدا و ڕۆناڵد کومانی ڕاهێنەریش لە یاریەکاندا پشت بە توانەکانی دەبەستێت. لە 5 یاری هەڵبژاردەکەیدا بەشداری کردووە و 3 گۆڵی تۆمار کردووە و 1 ئەسیستی هەیە. ئینگلتەرا و هۆڵەندا لە مێژوویاندا 2 جار لە جامی یۆرۆ ڕوبەڕوو یەک بوونەتەوە، هەریەکەیان لە یاریەکدا براوە بوون. ئینگلتەرا 5 گۆڵی تۆمار کردووە بەرامبەر 4 گۆڵ بۆ هۆڵەندیەکان. بەپێی ئەو ئاستەی کە هەردوو هەڵبژاردەکە لە جامی یۆرۆی 2024 پێشکەشیان کردووە، ڕێژەی بردنەوەیان نزیکە لە یەکەوە. ئینگلتەرا دەیەوێت بۆ دووەم جاری بە دوای یەک بگاتە یاری کۆتایی پاڵەوانێتێکە و هۆڵەندیەکانیش ئامانجیانەوەیە بۆ دووەم جار لە مێژوویاندا بگەنە یاری کۆتایی جامی یۆرۆ تا بتوانن دووەم نازناوی پاڵەوانێتێکە بەدەست بێنن.